عزیزان سلااوان لێبێت یەکەمین پاڵەوانێتی تێنسی سەرمێزی کراوە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بەڕێوەچوو لەگەڵ پاڵەوانێتی شەترەنجی کراوە کە ئێستا ئەم جێگەی کە من تیا وەستاوم خوێندکارانی زانکۆ پەیمانگاکانی سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری بەشداریان لە پاڵەوانێتێکەیە کردووە بێگومان ئەم پاڵەوانێتیش لەلایەن زانکۆی نێودەوڵەتی قەیوان و بەڕێوەبەتی وەرزشی سلێمانیەوە ڕێکخراوە قسە و باس لەسەر گرنگی و بایەخی پاڵەوانێتێکە ئەکەم ئەچمە لای مامۆستا ئەسعەد ئیسماعیل بەڕێزیان لە پرساوی هۆبەی چالاکی وەرزشی لە بەڕێوەبەتی ورزشی سلێمانی مامۆستایان ئەگەر جەنابەت ئەرە بکێشی سلااو دەبێت بەیانیت باش بێر با لەوە دەست پێ بکەم گرنگی وەرزش بۆ هەر چاکەکینە و کۆمەڵگە تا چەندێک گرنگە و بە تایبەتیش ئەم پاڵەوانێتیە وڵی ئەرکی هەمووانە بڵین وەرزش ئەنجام بین تر گەنج بین تەمەنمان هەبێت بڵین پیاو بینیان ئافرەت یان نێریان مێتر هەر هەمووی پێویستی بە وەرزشە لەم ژیانەیە بۆ تەندروستی خۆی و بە تایبەتی ئەگەر باسی یاری شترەنجکەین بۆ تەمەنی بڵین خوێندکارەکان ئەمانەی کە تەمەنیان درێژبووە بۆ دووربوون لە نەخۆشی زهایمەر بە تایبەتی ئەمە شترەنج بۆ خوێندکارەکان زۆر باشە چونکە بە پێی ئاماری پەروەردەی ئەوروپا لەگەڵ تەندروستی ئەوروپاش یاری شترەنج باشترین یاریە کە ئەنجام بدەیت. کان خۆش بێ مامۆستاگیان سوپاس بۆ جەنابەت بەخێربەی لە ئێستای پاڵەوانێتێکە بەردەوامی هەیە خوێندکارانی خۆشەویست سەرقاڵی ئەوەن کە بتوانن پلەی یەکەم و دووەم بەدەست بێنن یاخود پلەیەکی باش بەدەست بێنن و بێگومان ئەم وەرزشەش وەکەوەی کە مامۆستا ئەسعەد ئاماژەی پێکرد هەم بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشی زەهایمەر هەم بۆ ئەوەی کە لە کاروبارەکانی ڕۆژانەشمانە بتوانین چالاکیەکانمان زۆر بە باشی ڕایی بکەین ئەگەر هاتوو زیاتر گرنگی بین بەم جۆرە وەرزشانە ئێستا چمە لای مامۆستا کاڵی عەلی کە بەڕێزیان مامۆستان لە کۆلیژی پەروەردەی وەرزش لە زانکۆی سلێمانی مامۆستاگیان بەڕێزیشان بفەرمونون مامۆستا کاڵی هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم بەڕێزتان مامۆستان لە کۆلیژی پەروەردەی وەرزش تا چەندە هاندانێکی باشە بێت بۆ خوێندکاران کە بتوانن زیاتر گرنگی پێبن بە تایبەتیش لەم پاڵەوانێتەیە خۆی وەرزش هەمویان بە هەموو بوارەکانی و هەموو جۆرەکانی سوودمەندن و خوێندکاران و کاتێکی کەش و جەوێکی خۆشیان بۆ ڕەخسێنێت بە دوور لە تەکنەلۆژیا و لە هۆڵەکانی خوێندن خەسەن وەرزشی شەترەنج بەڕاستی وەرزشێکە وەرزشی مێشکە تایبەتە بە مێشک وەک لە جەستە و خوێندکارەکان زۆر ینی بەڕاستی بەپەرۆشن بۆ ئەم یاری حەزەکەن وەکو زانکۆی قەیوان پێشەنگ بۆ ئەمساڵ مبادرەی کری ئینشاڵڵا بەردەوام بن دەستخۆشیان لێکین هیوادارین بەردەوام بن و زیاتر چکە ئەمە ئاستی خوێندکاران و یاریەکەش لە با بڵێن لە شاری سلێمانی بەرزەکاتەوە هیوادارین بەردەوام بن دەستیەوەش خۆش بێ جەنابیشت بەخێر هاتی ئێستا ئەچمە لای زۆر بەڕێز سەرۆکیانی وەرزش لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان کاکە شاد عەلی با بزانین دیاریکردنی ئاستەکان وەکو زانکۆی نێودەوڵەتی قەیوان تا چەندە بە ئاستێکی باش خوێندکارەکانیان دیاری کردووە کاکە شاد بفەرموویت سلااوت لێ بێت بە هەر لەوە دەست پێ بکەم وەکو زانکۆی نێودەوڵەتی قەیوان بەردەوام چالاکی جیاواز ئەنجامێن دەستان خۆش بێت ئەم چالاکیانە تا چەندە یاخود ئەم پاڵەوانێتیانە لە ساڵانی ئایندەیە گرنگی زیاتریشی پێیان بەڵێ سڵاتان لێبێ بەخێر بێن ئێمە وەکو زانکۆی نێودەوڵەتی قەیوان بە باشمانزانی کە خولێکی پاڵەوانێتی شەترەنج و بەعام وەرزشەکان بکەینەوە وەکو وەزانین کە وەرزش گرنگی و بایەخێکی تایبەتی هەیە لە خوێندکار و گەنجەکانمان بۆیە بە پێویستمانزانی ئەم خولانە بکەینەوە بەردەوامی پێ بدرێ و بتوانین وەکو پشگیریەک و هاندانێک بۆ خوێندکارەکانمان بەردەوام بین و یارمەتی دەریان بین بێگومان پێویستە کە ئەم خولانە هەبێت لە پاڵ خوێندنەکەمانە لە پاڵ ئەکادیمیای خوێندنمانە بە هەمان شێوە بە شێوەیەکی گشتگیر بایەخ بین بە وەرزش لە پاڵیا بچکە خوێندکار بەعام حەزیان لەم خولانێ و بەردەوام حەزەکەن بەشدار بن بۆیە ئیشەڵا ئەمە ئاخر جارمان نابێ ساڵانی داهاتوش بەردەوامیمانە بێ دەستان خۆش بێت دووبارە بەخێراتن لە ئێستاە هاوکارە موێنەکانشتان بۆ گوازێتەوە خوێندکاران بە چێژێکی زۆر باشەوە سەرقاڵی یاریەکەن و لە هەمان کاتە با بڵێن لە هەردوو ڕەگەز بەشداریان کردووە بۆ ئەوی خوێندکاران لە پاڵ ئەوەی کە ڕۆژانە چالاکی و سیمینار و وانەی تایبەتی نێو زانکۆیان هەیە لە پاڵ ئەوەش ئەم جۆرە چالاکی وەرزشیانە زیندووکردنەوەی بواری وەرزشە و لایەنێکی کۆمەڵایەتیش لە نێوان خوێندکارەکانە یاخود لە نێوان فێرخوازەکانە زیاترەکات ئێستاش لای فێرخوازێک کە لەم پاڵەوانێتیە بەشداری کردووە خاتوژی لە سەنگەرم لەگەڵا بێت خاتوژی لە سپاس بۆ تۆ پێم بڵێ تا چەندە حەزت بە وەرزشی شەترەنج هەیە حەزێکی زۆرم بە وەرزشی شەترەنج هەیە ئەوەی ڕاستی بە یەکەم ساڵی خوێندم لە زانکۆی کۆمار دەستم کرد بەم یاریە و تا چەندێک لەگەڵ برادەرەکانم یاریم کرد و ئەو نە باشتر بووم ئەو نە حەزم بۆی زیاتر بوو
لە ماوەی چنێکە یاریەکەت بردەوە لە بەرامبەر خۆ یاریەکان دەدەقە بوو نەزۆ زۆرم پێچنە زۆر کەمیشم پێچوو وەروها بەرامبەرەکەم یاریێکی جوانیان پێشکەشکردم و هەروامیش یاریێکی جوان پێشکەشکردنەوە کاتێکی خۆشمان بەسەر برد. تا چەندە ئەمە کاریگەری لەسەر کاروبارەکانی ڕۆژانەمان هەیە ئەگەر وەرزشی شەترەنج خودت هەر وەرزشێکی تر بایەخی پێبێ خۆی وایە کاتی لێ ئەبات بە فێربوون و بەشتیشەوە بەڵام چژێکی زۆری هەیە و زۆر باشە بۆ مشک و هەروەها خۆت بە شتێ مەشغوڵکەی هەر ئێژ نەکەیت کاتی خۆشیشی لێبینی. هەمیشە سەرکەوتوو بیت بیرمان نەچێت ئەم پاڵەوانێتە پلی یەکەم و دووەم و هەتا ئەو کەسانش کا بە بڵێن ئەو فێرخوازانی پلی یەکەم و دووەمیان بەدەستێنە با بڵێن خەڵاتی تایبەتیان بۆ دیاری کراوە تا بتوانن زیاتر گرنگی بن بەم جۆرە وەرزشە و لە پاڵەوانێتەکانە بەشداری بکەن ئومێدەخوازین هەموو لایەک دووبارە بگەڕێنەوە بۆ وەرزش تەواوی ڕۆژەکەیان تەرخان بکەن بە بواری وەرزش و وەرزش فرامۆش نەکەن ئێوەش هەمیشە شاد و ئارام بن.